ڕۆژتان باش بێتە باش کاتژمێر حوتی تەواوە من هاژە غەفور لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش. بێگومان هەر کاتژمێر حوتە و لە هەمان کاتی ڕۆژانی پێشوودایە بەڵام پێش و هاوکەوای کردووە کە هێشتا ڕۆژ نەبووتەوە یاخود بڵێن تاریکە دنیا بەڵام هەر کاتژمێر حوتە و دەستپێکی ڕۆژەکەی و بۆ هیوایم کە ڕۆژێکی پڕچالاکی بەڕێ بکەن و ئەزانین کە پرسی ڕێخستنی داهات و خەرجی خێزان ڕۆڵێکی گرنگی هەیە لە هاوسەنگکردنی ژیانی خێزاندا بە تایبەت لەم دۆخەی ئێستادا کە ئەزانین بەرزبوونەوەیەک یاخود ناهاوسەنگیەک لە هەڵکشان و داکشانی نرخی دۆلار بەرامبەر بە دیناردا هەیە ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تاک بە تاک یاخود بڵێن خێزانەکان تا دەگاتە کۆمپانیەکان و هەموو باری دارایی کوردستان و عێراقیش کردووە بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کە لەم کاتەدا لەم ساتە وەختەدا پرس بە کەسانی شارەزا یاخود بەرنامە ڕێژیە بکەین بۆ ڕێخستنەوەی داهاتەکە خەرجیەکانمان و گونجاندنی لەگەڵ داهاتەکانمان بۆیە بە پێویستمان زانی ئێمە تەوەری پرۆگرامەکەمان ئەمڕۆ تایبەت بکەین بەو پرسە و میوانداری کەسانی شارەزا بکەین لەو بوارەدا. جگەلەوە لەبیری ناکەین کە چەندین بەرگە و بابەتی دیکەی هەمەڕەنگیشمان بۆ ئامادە کردوون بەڵام دەستپێکی پرۆگرامەکە بە کورتێک لە هەواڵە ناوخۆی جیهانیەکان دەبێت. سەرۆکوەزیرانی عێراق ڕایدەگەێنێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق جیاوازیان نییە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر پرسی بوجە و موچە ڕێک دەکەون و هیچ جیاوازیەکیش لە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق نییە. ئاماژەی بەوەش کرد بودجەی گشتی ساڵی 2021 پەسەند کردووە و بە ڕێژەی لە 40 موچەی سێ سەرۆکایەتیەکەی عێراق کەم کراوەتەوە. جەختیشی کردەوە ئەوانەی موچەیان لە سەروی ملیۆنێک دینارە موچەکانیان کەم دەکرێتەوە. سوپای تورکیا گوندەکانی دەوروبەری عین ئیسای لە پارێزگای ڕەقا بردومان کرد. میدیاکانی سەربە هەستەدا بڵاویان کردەوە کە سوپای تورکیا و گروپە چەکدارەکانی سەربە ئەو وڵاتە سێ گوندیان لە ڕۆژهەڵاتی شارۆچکەی عین ئیسا لە پارێزگای ڕەقا بردومان کردووە. بەڵام ئاماژەیان بە زیانی بردومانەکان نەکردووە. ئەمە چەندین جارە هێزەکانی تورکیا عین ئیسا و دەوروبەریان بردومان کردووە و هەسەدەش ڕایدەگەێنێت بە هیچ شێوەیەک عین ئیسا ڕادەست ناکەن. ئێران یەکەم تاقیکردنەوەی مرۆیی بۆ ڤاکسینەکەی ئەنجام دەدات. لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە ئێران ڕایگەیاند کۆناغی یەکەمی تاقیکردنەوەی مرۆیی بۆ ڤاکسینی وڵاتەکەی دەست پێ دەکات. ڕاشیگەیان لە قۆناغی یەکەمدا 56 خۆبەخش بەشدار دەبن. لە ماوەی 2 هەفتەدا ڤاکسینەکەیان پێدەدرێت. ئاماژەی بەوەش کرد ئەگەر ئەنجامەکان دڵخۆشکەر بن و تەندروستی جیهانی پەسەندی بکات بەهاری داهاتوو ڤاکسینی ئێران بەردەست دەبێت و دەکەوێتە بازاڕەکان. جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا و هاوسەرەکەی ڤاکسینی ڤایزەری دژی کۆرۆنایان وەرگرت. جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لە نەخۆشخانەیەکی ویلایەتی دێلاوەر ڤاکسینی ڤایزەری دژی کۆرۆنا وەرگرت و دوای چەند کاتژمێرێکیش جیلی بایدنی هاوسەری ڤاکسینی پێدرا. جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا ڕایگەیاند ئێستا لە سەرەتای ڕێگەی بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسەین و کۆتایی هاتنی ئەم ڤایرۆسە پێویستی بە کاتە. دەژڵێت هیوادارم ساڵی داهاتوو ئەم ڤاکسینە نیگەرانیەکان بڕەوێنێتەوە. تەندروستی جیهانی ڕەتی دەکاتەوە ئەو ڤایرۆسەی لە بەریتانیا و ئەفریقا بڵاو بووەتەوە هێندەی کۆرۆنا مەترسیدار بێت. تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند هیچ بەڵگەیەکی نییە کە ئەو ڤایرۆسە نوێی لە بەریتانیا و ئەفریقای باشوور بڵاو بووەتەوە لە ڤایرۆسەکەی دیکە مەترسیدارتر بێت. دەژڵێت لێکۆڵینەوەیان لەبارەی جۆر و پێکهاتەی ڤایرۆسە نوێیەکە دەست پێ کردووە و هەموو هەوڵێک دەدەن بۆ ئەوەی ڕێگری لە بڵاوبوونەوەی بکەن. داواشی لە وڵاتان کردووە ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا توندتر. کریستیانۆ ڕۆناڵدۆ خەڵاتی پێی ئاڵتوونی بەدەست هێنا. کریستیانۆ ڕۆناڵدۆ یاریزانی یانەی یۆڤەنتۆسی ئیتاڵی هەڵبژاردەی پۆرتوگال خەڵاتی پێی ئاڵتوونی بۆ ساڵی 2020 بەدەست هێنا.
هەریەک لە یاریزانان مسی، نێمار، رامۆس، ڤێداڵ، کوینی، پێکێ و لێڤاندۆفسکی بۆ بەدەستهێنانی خەڵاتی پێی ئاڵتوونی لە کێبڕکێدا بوو. خەڵاتی پێی ئاڵتوونی خەڵاتێکی ساڵانێ و دەدرێتە ئەو یاریزانەی تەمەنی لە سەروی 30 ساڵیەوەیە. بێگومان دەبێتە جێی دڵخۆشی بۆ هەموو هەوادارانی کریستیانۆ ڕۆناڵدۆ. بەم هەواڵە کۆتاییم بە کورتێک لە هەواڵەکان هێنا و ئێستاش دەچمە ناو ناوڕۆکی پرۆگرام. ئێمە چۆن بتوانین لەم بارودۆخەی ئێستاە خەرجیەکانمان گۆڕانکاری بەسەردابێن تا بتوانین باڵانسێک بکەین لەگەڵ ئەو داهاتی کە هەمانە بۆیە هەموو کەسێوێت خەرجی داهاتەکانی ڕێک بخات، بەڵام کەمەنەوانش کە سیستمی خەرجی داهاتیان بۆ ڕێگەخرێت یاخود ناتوانن زاڵمن بەسەر ئەو پێداویستی هەیەە. ئەوە پسپۆڕان و شارەزانی ئابووری دەیان خاڵیان بۆ ئەو ڕێخستنە هەستۆتە ڕوو. ئێمە لەو خاڵانە ژمارەیەکمان بۆ ئامادە کردوون کە وەکو ئامۆژگاریەک ئەیخینە ڕوو لەوانە بەپێی داهاتی ڕۆژانت خەرجی بکە. واتە چەندت هەیە ئەوەندە خەرجی با هەبێت. هەر کاتێک ویستان شتێک بکڕان بۆ 30 ڕۆژ دوای بخان. نەک پێداویستیە زۆر سەرەکیەکان، بەڵکو بیر بکەرەوە بۆ ماوەی دوای ئەو کات ئەزانی کە زۆر پێویست بۆ ئەنجاتوانی بیکڕی. جگەلەوە هەمیشە خشتێک بۆ کڕینی کەلوپەلەکان ئامادە بکە. هیچ کات بەبێ ڕاچەتەیەک یاخود بەبێ نووسراوێک مەڕۆرە مارکێتەکانەوە بۆی پەرش و بڵاو نەبێ پێداویستەکان تو زۆرتر خەرج بکەیت. جگەلەوە خۆتان لە داشکاندنە وەرزیەکان بپارێزن، بەڵام ئاگاداری ئۆڤەری کۆمپانیەکان بن. ئێمە زۆر جار بەوە ئەچینە شوێنێک کە ئەبینین داشکاندن کراوە لەگەڵەوەی پێویستمان نییە، بەڵام چاومانەچێتە سەرۆی کەمترە، هێشتا پێویستیشمان پێ نییە. کاتە لەم دۆخی ئێستادا خۆت بپارێزدەلەوە. بەپێی پێویست ئاو و کارەبا بەکار بهێنە، ئەمەش بۆ خۆی ڕێخستنەوەی خەرجیەکانتە. جگەلەوە خواردن لە دەرەوە و شوێنە گشتیەکان کەم بکەنەوە. و ئەو خواردنەی کە کەمە کردوەوە نەچووتە دەرەوە نانەکە بکڕیت لە ماڵەوە ئامادەت کردووە، پارەکەی یاخود هەمیشە ئەو پارەی کە داوناوە بۆ ئەو خواردنە کوی کەرەوە. جگەلەوە هەمیشە بە پارەوردەکانت پاشەکەوت بێت. جاری وایە ئێمە بەلامانەوە کەمە 1000 دینار 250 دینارمان هەیە، بەڵام ئەوانە کۆکەرەوە ئەوە ئەبێتە هۆی ڕێخستنی بەشێک لە خەرجیەکانت. جگەلەوانە ڕۆژێک لە هەفتە ناوی بنێن ڕۆژی بێ خەرجکردن. ئەو ڕۆژە هیچ شتێک خەرج مەکە، ناڵێن هیچ مەخۆن یاخود ئەوەی کە هەیە بخورێت، بەڵام هەوڵ بەر لە هەفتەکە ڕۆژێک هیچ شتێک خەرج مەکە. هەر لەسەر ئەم پرسە لەسەر ئەم خاڵانی کە باسمان کرد بۆی کە بتوانین داهاتی ڕۆژانەمان دابش بکەین لەسەر خەرجیەکاندا و تا کۆتایی مانگەکە بەشمانکە، چونکە بەشێکی زۆر لە ئێمە لەو کێشەداین کە تا نیوەی مانگەکە پارەکانمان پێماوە یا داهاتەکەمان بەش دەکات. ئەمە هۆکاری چییە؟ ئێمە بە گرنگمانزانی کە تەوەری پرۆگرامەکەمان تایبەت بکەین بەو پرسە، بۆیە میوانداری بەڕێز دکتۆر لوقمان عوسمان کە پسپۆڕی دارایی و ئابوووریە کردومانە و لە ستودیۆ لەگەڵمانە بێت. بەیانی باش دکتۆر بەخێرهاتی. باشتر بۆ ئێوەش زۆر سپاس. ڕۆژێکی باش. باشتر بۆ ئێوە زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر ئێستا بەگشتی خێزانەکان چۆن بتوانن ڕێخستنێک بکەن لە نێوان ئەو داهاتی هەیەە و خەرجیەکانیشیان؟ بەیانیتان باش. طبعاً ئێمە خێزانەکان ئەگەر بە شرۆڤەیەکی جزئی وەری بگرین، عادەتەن هەر خێزانێک کە ئەوەی کە سەرپەرشتیاری خێزانە هەوڵ دەدا لەو ماوە دیاریکراوەی کە داهاتەکەی هەیە، جا ڕۆژانە بێ یا هەفتانە بێ یا مانگانە، بە حکمی ئەوەی لە وڵاتان زۆربەی وڵاتان داهاتەکان مانگانەیە، هەوڵ دەدا لە ماوەی مانگێک سەرچاوەکانی داهاتی خۆی کە دەستی دەکەوێ ڕیزبەندێک بکات بۆ بڕگەکانی خەرجی بەکاربردن. طبعاً خەرجی بەکاربردنەکەشی پەیوەستە بە کۆمەڵێک خوێندنەوە،
بەر لە هەموو شتێک لەوانە شتێکێ پێی دەگوترێت سەبەتەی بەکاربەر. سەبەتەی بەکاربەر لە لای بەخێوکەری خێزانیان ئەو کەسێک کە سەرپەرشتیاری خێزانە دابەشی دەکات بەسەر سێ بڕگا لە پێداویستی هەرە گرنگەکان دەست پێ دەکات تا دەگات بە ئەوەی کە پێی دەگوترێت کەمالی. بەو شێوەیە مامەڵە دەکات لەگەڵ ڕەچاوکردنی بەشێک لە یاخود بڵێن ڕێژەیەک لەو داهاتەی کە هەیەی لە ماوەی دیاریکراو کە عادەتەن وەکو گوتمان مانگەکە بۆ ئەوەی هەڵی بگرێ بۆ هەندێک لەو خەرجانەی کە لە داهاتوو بەرنامەی بۆ داناوە، هەندێک لەو خەرجانەی کە لە داهاتوو بەرنامەی بۆ داناوە هەندێکیان نزیکن هەندێکیشیان دوورن کە دەکرێت لە بابەتی تر قسەی زۆر لەسەر مۆزوع بکرێت. دکتۆر سیاستێک هەیە لە جیهانی ئابووری یاخود جیهاندا پەیڕەوە کرێت بە تایبەت دەگەر بکەینە ناو ئەو سەبەتەیە و باسی بکەین کەوتت سیاسەتی 50-30-20 پێ ئەوترێ. ئەمە چۆن خێزانەکان بتوانن بەم سیاسەتە داهاتەکانیان دابەش بکەن؟ ئەوەی کە پەیوەندیدارە بە دابەشکردنی ڕێژەیی بە 50-30-20 پەیوەستە بە سەقامگیری سەرچاوەی داهاتی خێزان. یعنی بە زمانێکی تر ئەگەر خێزان سەرچاوەی داهاتەکانی جێگیر بوو، یعنی بۆ نمونە کرێکارێک کارمەندێک یەکێک لە کەرتی تایبەت بێ یا لە کەرتی گشتی بێت لە ماوەی 30 ڕۆژی دیاری کراو یا خود بڵێن مانگەک ئەو دەزانێت ئەو ڕێژەیە چۆن دابەش دەکات. یعنی بە زمانێکی تر ئەو دەتوانێت مەسەلەن بۆ نمونە چەندی داناوە بۆ خەرجیەکانی کە زەڕورین، چەندی داناوە بۆ کەمالی بەو شێوەیە ئەوەکەی تر دەمێنێت بۆ حاڵەتێک وەکو گوتمان لە پرسیاریەکەمیش پەیوەندیدارە بە مەسەلەی پاشەکەوتی خێزان. ئەو سیستەمە دوجار شۆڕ دەبێتەوە بۆ وردەکاریەکان، چونکە ئێمە لە زەڕوریات جارێکی تر ڕیزبەندیمان هەیە. ڕیزبەندیەکان ئێمە لە خواردنەوە ڕادەست پێ دەکەین تا دەگات بە جلوبەرگ و بۆ نمونە ئەو لە 150 بۆ زەڕوریەکانە. بەڵام لەوێش ینی لە مەسەلەی زەڕوریاتیش ڕیزبەندی هەیە. ڕیزبەندی هەیە مەسەلەن من بۆ نمونە بە پلەی یەکەم خواردن و خواردنەوە تەندروستی ئەوانەی کە زۆر زەڕورن من ناتوانم دەست بەرداری بم، چونکە دوو هەڵبژاردە لە ژیانی مندا هەیە. یەکێکیانەوەیە یا دەبێت دەست بەرداری بم دوجار ڕنگدانەوەی نەرێنی دەبێت لەلایەنی تەندروستی و طبعاً هەم خۆراکەکەی هەم تەندروستیە دەکرێت هەندێکیان چاوخشانەوەی بەسەردا بکرێت. جاو چاوخشانەوەی مەسەلەن بۆ نمونە لە بابەتی جلوبەرگە، لە بابەتی لەوانەیە خێزانێک بۆ نمونە منداڵی هەیە دەخوێنێت لە مەکتەب دەخوێنێت، احتیمالی هەیە مەسەلەن لە جیاتەوەی پێداویستەکانی خوێندن قەرتاسی زەڕوریاتە، بەڵام دەکرێت لە جیاتی 4 دەفتەر لەوانەیە 3 دەفتەری بۆ بکرێت. یعنی شێوازی بەکاربردن بە جۆرێک لە جۆرەکان مامەڵە لەگەڵ منداڵەکەی بکە، ڕێنمای پێ بدا کە وەکو ئەوەی کە لە ڕابردوو مامەڵێ دەکرد لە بەکارهێنانی پێداویستەکانی خوێندن بەو شێوەیە ینی نەگاتە حاڵەتێک کە پێی بگوترێت حاڵەتی بەفیڕۆچوون. باشە دکتۆر، ئەمە بۆ ئەوە باسمان کرد کە ئەو کەسانی کە سنووردارە یا خود ماگانەیە داهاتەکەیان و ڕێک خراوە، بەڵام کەسانێکی دیکە هەن کە بژێوی ژیانیان یاخود ئەو داهاتی کە پەیدای دەکەن بۆ ڕۆژێکە یاخود ڕۆژانە پێیەکەن، ئەمە چۆن بتوانێت ڕێکخستنێ بکات لەگەڵ ئەو داهاتی کە ڕۆژانە دەستیەکەوێت بە تایبەت ئەگەر دۆخەکە گۆڕانکاری بەسەر داهات؟ ئەوانەی کە پەیوەستە بە زمانێکی تر بڵێن کرێکارە و ڕۆژانە ئیش دەکەن، یعنی سەرچاوی داهاتەکەی ڕۆژانەیە دەکرێت ڕۆژەکەی بێت دەکرێت ڕۆژێک نەیبێت. بۆ ئەوانە کەمێک دژوارە، دژواریەکەی لەوەدایە بە تایبەتی ئەگەر پاشەکەوتی نەبێت، یعنی پاشەکەوتی ڕابردووی نەبێت، بارودۆخێک هات بارودۆخەکە بەرچاوڕوونی نەبوو، نازانیم ماوەی ئەو بارودۆخە چەند دەخایەنێ، دەبێت پەنابەرێ بۆ پاشەکەوتی ڕابردووی. بەڵام لە حاڵەتێک ئەگەر پاشەکەوتی ڕابردووینە بۆش پرسیارە وایە یانە، ئەو کاتە دەبێت ئەو داهاتەی دەستی دەکەوێت بە جۆرێک مامەڕێ لەگەڵدا بکە کە بەشی ینی پێشبینیەکانی ئەو مەسەلەن من بۆ نمونە کرێکارم لە هەفتەیەک جگە لە ڕۆژانی کە پشووی گشتیەکە پێ دەگوتێت هەینی 6 ڕۆژە لەو 6 ڕۆژە بە تەجربەی ڕابردوو بۆم بە دیارکەوتووە هەفتەی 3 ڕۆژ کارم دەست دەکەوێت، بەڵام لە ڕابردوو هەفتەی 6 ڕۆژ کارم هەبوو. ئێستا دەبێت ئەو شێوازەی کە لە ڕابردوو هەتبووە ئەوەی ئێستا هەیە دابەشی بکەی بەسەر دوو، ینی بە زمانێکی تر ئەو داهاتەی کە ئەو ڕۆ دەست دەکەوێت دەبێت دابەشی بکەی بەسەر 2 ڕۆژ
نەک بەسەر یەک ڕۆژ یعنی 3 ڕۆژەکە کۆی داهاتەکەت بکەی بە 6 ڕۆژ یعنی بەزمە ئەگەر من 10,000 دینارم دەستکەوێ جاران 9,000 خرج بکرد وایە دانەیەکیش 1,000 دیناریشم هەڵبگرت وایە بۆ بابەتێکە پێ دەگوتێت پاشەکەوت دەستا من دەبێت ئەو 9,000 دابەشی دوو بکەم ینی 4.5 بە 4.5 لەو حاڵەتە شەڕ بێت پاشەکەوتەکە بکە لە حاڵەتێک ئەگەر توانی ئەگەر نەیتوانی دوجار چونکە ئەو لەوێ لە 9,000 ببێ بە 4.5 کەمێک دژوارە وانە حتمما دەبێت قوربانی بەو 500 دینارش بدا بە زمانێکی تر خۆی ئەوە دەگەڕێتەوە بۆ پێشبینی کرێکارەکە چەندە دەتوانێت ئەگەر من ئەو ڕۆژشەممەیە چوون بۆ کرێکاری یەکشەمە نیمە دووشەمە هەمە احتیمال لەسەر پێشبینی کرێکارەکە دەکات زیاتر ڕاستە دکتۆر ئێمە جارێ هەر لە چوارچێوەی خێزانە بینینەوە ئێمە زانین لە ناو کۆمەڵگەی کوردیدا وا ینی ئەوەی کە زۆر زیاتر دیارە بە دەستهێنانی داهات زیاتر لە سەرشانی پیاوانە چەندە ئێستا تا ڕادێک ژنانیش هاوبەشن لەگەڵیان بەڵام ژنان زۆر جار لە ناو کوردەواریدا بە پارێزەری خەرجی ماڵ ناسراون کە ئەمە دیمەنێکی جوانی بەخشیوەتە خێزانەکان کەواتە ئافرەتان ئەبێ لەم دۆخەدا چۆن بن تا یاخود ئەو بنەمایانە چیەکە بێ ڕەچاوی بکەن بۆ ڕێخستنەوەی خەرجیەکانی خێزانەکەی ڕاستی وەڵامی ئەو پرسیارە زۆر دوور و درێژە بەڵام ئەگەر کورتی بکەینەوە خۆی مادام ئافرەت لە ماڵەوە بەرپرسی یەکەمە لە مەسلەی ئیدارەکردنی بە تایبەتی لە بواری خۆراک پێم وایە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێک هەیە پەیوەستە بە چونکە ئێمە پێشەوەی قسە لەسەرەوە بکەین ئێمە دوو شت هەیە زەڕورە بیزانین هەموو بەکاربردنێک دوو هۆکار هەیە یەکێکیان پێ دەگوتێت زاتی ئەویتر پێ دەگوتێت مەوزوعی زاتی ئەوەیە کە خودی بەکاربەر ئافرەت بێ یان هەر کەسێک بێت خۆی بڕیارەکان لە دەستی خۆیدایە مەوزوعی ئەوەیە کە هەندێک بڕیار دەدەی لە دەروی ئیرادە ویستی خۆتە لەوانەیە حکومەتی ئەو وڵاتە کۆمەڵێک ئیجراعاتی ئەنجامدان بێت لە ڕووی ئابوووریەوە لە دەروی ئیرادەی خۆتە ناتوانیت دەبێت پابند بی پێی ینی بەغێر مباشر ئەوەی کە پەیوەستە بە ئافرەتانی وڵاتانی ئێمە یان ئەوانەی کە هاوشێوەی ئێمن پێم وایە دەبێت چاوخشانەوە بکەن ینی بە زمانێکی تر ئەگەر خانمان بە ڕوحێکی ڕێهازی قسەکە وەربگرن بۆ نمونە خێزانێک 4 کەسە ئەگەر لە ڕابردوو بۆ نمونە 3 گڵاس برنجی لێ نابێت ئەو دەزانێ لە چەندەی زیاد بووە چەندەی کەم بووە چونکە شێوازی بەکاربردن ئەوەی ئێمە پێی دەڵێن لە ئەدەبیاتی ئابری پێ دەڵێن نەمەڵی ئیستیلاکی ئەو خێزانە تەعاودی کردووە ئافرەتەکە تەعاودی کردووە دەزانێت چەندی دەوێت ئەگەر بە هەمان ئەو سیستەمەی ڕابردوو بەردەوام بێ و دوجار بینی بەشێک لە خۆراکەکە دەمێنێتەوە پێم وایە دەبێت چاوخشانەوە پێ بکات پێم وایە ئەگەر وەکو پێشنیار بێ بەڵام هەر دەبێ بیکات چونکە خەرجەکانی بەو شێوازە بەردەوام بێ دوجار تووشی ناهاوسەنجی دەبێت چونکە بارودۆخێک هاتۆتە پێش کە هەمان سەرچاوەکانی ئەو داهاتە وەکو خۆی نەماوە بۆ ئەو 3 بەرداغ برنجەی کە لە ڕابردوو پشتی پێدەبەستە ڕاستە ئەمە بناغەیە کە تا دەگاتە مامەڵە گەورەکان بۆ ئەوەی کە لەم دۆخەدا ڕێک بخرێت ڕاست کەواتە بە لەم کاتی ئێستادا مامەڵە گەورەکان یاخود ئەو مامەڵانەی کە داهاتێکی زۆر و پارێکی زۆری ئەوێت چۆن بکرێت ئەوەیان دوو شێوازە ئەگەر بۆ خێزان بێ جیالەوە ئەگەر بۆ خاوەنکار و بازرگانەکانیش بێت دەزانی چۆنە مەسلەی خاوەنکار و بازرگان ئەگەر لە وڵاتی ئێمە بازرگانەکان کاڵاکانی ئێمە زۆربەی زۆری ڕێژەکەی دەرەوەیە ینی بە زمانێکی تر لە دەرەوەی وڵات کاڵاکان دەهێنرێت طبعاً هەر کاتێک من وەکو ئەگەر بازرگانێک مامەڵە بکەم سەیری سروشتی خواز دەکەم لە بازار چین یعنی وەکو بەرهەمهێنێکی ئاسایی یعنی تۆ ئەگەر بازرگامی من بازرگام هەر کەسێکی تر کە سەیری لیستی خواستەکان دەکەم لە بازار دەبینم ڕیزبەندی خواست پلەی یەکەم لە کوێدایە لەسەر ئەو بنەمایە بازرگان هەوڵ دەدا ئەو کاڵایانە بینێت کە زۆرترین خواستی لەسرە لێرە دوو خوێندنەوە هەیە خوێندنەوەیەک هەیە کە بە بعدە ئابوووریەکەی بەڕەهەندە ئابوووریە و نیشتیمانەکەی ئەوەیە بەشێک لە داهاتی نەتەوەیی بەفیڕۆ نەچێت یعنی بە زمانێکی تر ئێستا لەو قۆناغە ئەگەر وادا بنین خواردنەوەکان بێنێ باشترە لەوەی هەندێک لەو کاڵانەی کە کەمالین
چونکە بەکاربەر لە قۆناغێک کە بێبازاڕی هەیە عادەتەن گرنگی دەدا بە خۆراک زیاتر ڕاستە ناچێت پەنابەرێ بۆ شتێکی تر کە لەو گرنجەکەی کەمترە لە سەبەکەی بەکاربردن ئەوە بە ڕەهەندێک لە ڕەهەندی بەکاربردن ئەوەی تێر وەکو کۆمپانیاکان پێم وایە ئەگەر قسەکە لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بێت بە تایبەتی هەرێمی کوردستان پێم وایە پێویستیان بە هەڵوەستەیە چونکە بەرچاوڕوونی نییە نازانی لە داهاتوو چی ڕوودەدا دەکرێت ئێمە لە پرسیاری تر وەڵامی ئەو وەڵامێک بدۆزینەوە کە بە هاوشێوەی ئەو وەڵامێک ئێستا ئاماژەی پێ دەکەین ئەوەیە کە لەوانەیە ساڵێک بەردەوام بێ لەوانەیە کەمتر بەردەوام بێ لەوانەیە زیاتر بەردەوام بێ بۆی ئەوانش پێویستیان بە هەڵوەستەیە مامەڵە بکەن لەگەڵ ئەو پرۆژانەی کە ضروریاتی تاکی ئەو وڵاتەیە. دکتۆر ئێستا بێگومان هەموو ئەو کەسانە گەڕێنەوە یاخود چاویان لەسەر بیر و بۆچوونەکانی ئێوەیە یاخود پێشبینیەکانی ئێوەیە هەمووکو ئابووری ناسان هەمووکو کەسانێک شارەزار لە ئابووریدا و لەم دۆخەدا پێتان وایە ئەم دۆخە هۆکارەکەی بۆچی ئاوایە یاخود تاکەی بەردەوام ئەبێت پێشبینی ئێوە چییە کە بێگومان پێشتریش ئەم بازنەیە هەبووە و دووبارە ڕوویداوە ئێوە ڕێنمایی ئێوە چیە بۆ کەسانە یاخود پێتان وایە تاکەی بەردەوامە بێت بەڵێ طبعاً ئێمە هۆکارەکانی ئەو دەرئەنجامێک کە ئێستا هەن فرەڕەهەندە ناتوانانی کۆی بکەیەوە یەکێکیان لەوانە لە ڕووی تەندروستیەوە کە نزیکەی ساڵێکە هەموو خەڵک پێوە جیرۆ دەبووە لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستان ئەوەی تریان کە تا ڕادەیەک تایبەتمەندێکی خۆی هەیە سەبارەت بە ئابووری عێراق و هەرێمی کوردستان چکەمە ئابوووریەکە ئێمەش پەیوەستە بە ئابووری عێراق خۆی کەڵەکەبووی کۆمەڵێک دەرهاوێشتەی ڕابردووە یعنی ئەوەی ئێستا ئێمە لە عێراق دەیبینین لە چاونوقانێک ڕووی نەداوە هی ئەوەیە کە چاڵانێکی ڕابردوو بە تایبەتی ئەگەر بە زمانێکی ڕوونتر بڵێن لە دوای گۆڕانکاری سیاسی و ئابوووریەکان لە 2003 کە ڕوویدا دیدگایەک درێژخایەن نەبوو لە مەسەلەی خوێندنەوەی ئابووری بۆ ئابووری عێراق لەسەر ئەو مەبنایە کۆمەڵێک هۆکار دروست بوون کە دوجار کاریگەری نەرێنیان هەبوو لەسەر ئابووری عێراق کەواتە هەموو پێشبینیەک پشت بە ڕابردوو دەبەستێ ئەوەی کە لە ڕابردوو هەبووە ئەگەر بڵێن لە ماوەیەکی کوردخایەن چارەسەر دەکرێت ئەوە عەسای سحری دەوێت ئەوە ڕاست نییە بەڕاستی بۆ چونکەمە ناتوانین گرفتێک کە ماوەیەکی درێژخایەن دەرهاوێشتەکان لە ماوەیەکی درێژخایەن ڕووی دروست بووە ناتوانین لە ماوەیەکی کوردخایەن چارەسەر بکرێت بۆیە پێشبینیەکان ئەوەیە دەکرێت ئێمە چونکە هەندێک سیاساتمان هەیە دەکرێت ئانی بن یعنی لە ماوەیەکی کورت هەندێک سیاسەتە ئانیانە چییە بۆ ئێستا یعنی بۆ نمونە ئێستا ئێمە گرفتێکمان هەیە بە تایبەتی لە مەسەلەی بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر دیناری عێراقی بە زمانێکی تر دابەزینی بەهای دیناری عێراقی ئێستا ئێمە دەکرێت لە ڕێ وەزارەتی بازرگانیەوە لە ڕێ ڕقابەی تیجاری کۆمەڵێک ئیجراعات بکرێت ئانین بۆ ئەوەی بەکاربەر زۆر زەرەرمەند نەبێت لەوانەیە بازرگانیش پاساوی هەبێت یعنی دوێنێ کاڵایەکی هێناوە بۆ نمونە و کاڵایی هێناوە بە $100 بە دیناری عێراقی 120,000 دینار بوو بەڵام کە ئەوڕۆ دەیهێنێ بە 145,000 لەسەری هەژمارە یا بە 140,000 بۆ هەندێک کاڵا دەکرێت چاوخشانەوە بکرێت بە تایبەتی لە مەسلەی ڕسومات و ئەو باجانەی کە پەیوەستن بۆ ئەوەی هەلێک نەڕەخسێ یا پاساو نەدرێ بەو بازرگانانەی کە نرخ بەرز بکەنەوە چونکە ئەوەی ئێستا ئێمە پێوە دەناڵێنن زیاتر بەرزبوونەوەی نرخی ئەو کاڵانەیە کە کاڵای زەڕورین ینی بە زمانێکی تر خۆراک و هاوشێوەی خۆراکەکانن بەڵێ کەواتە بەشێک لە چارەسەرەکان چاودێریکردنی بازارە بۆ هەڵاوسانی نرخ بەڵێ ئەوە بۆ زەڕوریات لەو قۆناغا لە ماوەی درێژخایەنیش تەمەن ئەوە پێویستی بە سیرکردنی هەموو ئەو گرفتانەیە کە فرەڕەهەندن چونکە ئابووری ئەگەر تەشبیهی بکەی وەکو نەخۆشێک کاتێک کە تۆ دەچێت لای دکتۆر کۆمەڵێک پشکنینت بۆ دەکەن لە پشکنینەکان بۆت بەدیار دەکەوێت سروشتی نەخۆشەکەی تۆ
کۆمەڵێک هۆکارە تۆ دەبێ هەموو هۆکارەکان بربەستی بۆ دابنێ یەکەم جار تۆ بیوەستێنی چارەسەری پێنادەی دەیوەستێنی اینجا چارەسەری بۆ دادنێ ئێمە شەر وایە یەکەم جار تۆ دەبێ هۆکارەکان کەم بکەیەوە اینجا دوای ئیش لەسەر ئەوە بکەی ڕێگا چارەکانی چۆنە یعنی تۆ ناتوانانی لە ماوەیەکی زۆر کورت ئەوەندە بە ئاسانی ئەو گرفتانەی کە هەن چارەسەری بۆ بدۆزی ینی چارەسەرەکان پێویستی بە پلەبەندی و ڕیزبەندی هەیە ڕاستە دکتۆر بۆچی ئێمە بەگشتی زۆر بەمان واین ئەگەر ینی سێری شێوە گشتیەکە بکەین لە نیوەی مانگەکەەوە پارەکەمان پێینەوە لە سەرتاوە پارەمان پێەیە خەرجیەکانمان ڕێگە خەین وای لەکەین بەڵام تا نیوەی مانگەکە بەژ ناکە ئەمە هۆکاری چی ینی بێبەرنامەیە یاخود کەمی داهاتەکەیە لە حاڵەتی سروشتی وەکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەمان پێکرد هەموو ئەوانەی کە سەرپەرشتیاری خێزانن کە بە مانگ تەشبیهمان کرد لە ماوەی مانگێک بەرنامەی خۆی داناوە هەندێک جار حاڵەتی لە ناکاو هەن حاڵەتی لە ناکاو بۆ نمونە یعنی ئەگەر بە زمانێکی وەکو تەنزێک ئاها مامەلە لەگەڵ بکەین ینی تۆ لەوانەیە چاوەڕوانی میوانێکی لە ناکاوت نەکردی وەکو خێزانێک مناسبەیەکی لە ناکاوت نەکرد بێوانە دوجار بۆ نمونە تۆ 200,000 دانا بۆ خەرجی خۆت لە ناکاو 200,000 تۆ پابندی کۆبەڵایەتی دەبێت شتێک خەرجی بۆ ئەنجام بدەیت لەسەر ئەوە ئەو حاڵەتە زۆر جاری وان ڕوودەدا بەسواتە چارەسەری ئەوە چییە پاشەکردنەیە خۆت زانی چۆنە ئەو حاڵەتەی کە دەگاتە نیوە ئەو خێزانانن کە بەرنمەیان نییە لە خەرجی ڕۆژانە نەک لە مانگانە ئەوانەی خەرجی ڕۆژانەیان منەظەمە خەرجی ماگانەشیان هەرعینن منەظەمە ڕێکخەرە باشە دکتۆر زۆر جار کەسێک هەیە ئەڵێ ئەگەر مانگی 5 وەرەقەم هەبێ بەو شێوەیە بەشی کردوم ئەگەر ببێ بەدە 10 وەرەخەش یاخود $1,000 یا گریمان باسی ئەو ڕێژە زۆرە نەکەین 200,000 هەبوو ببێ بە 400 هەر هەمان شێوەیە لە هەر بەو شێوەیە بەشی کردوم ئەگەر بە کورتی ئەوەشم پێ بڵێ ینی ڕێخستنی تاکیەکە تا خێزان و دواتر کۆم بۆ خۆی هەندێک شت هەیە وەکو گوتم هۆکاری زاتی و مەوزوعی هەیە لە بەکاربردن زۆر جاری وا هەیە بە 5 گەڵا دەتوانێت 30 ڕۆژەکە بەڕێ بکات بەڵام جاری وایە دەبێت بە 7 گەڵاش هەر فریاناکەوێت بۆ لەوانەیە هۆکارەکە هۆکارێکی تەقلیدی بێت یعنی وا دەکاتن کە دەڵێ من مادام 7 گەڵام دەست کەوتوێت پێشبی دەکات مانجی داهاتوو هەر 7 گەڵای دەست بکەوێت دوجار بەشێک لە 5 گەڵاکەش دەخاتە سەر 2 گەڵا زیادەکە لە جیاتەوەی $200 زیاتر خەرج بکات $300 زیاتر خەرج دەکات ئەو گرفتەی بۆ دروست دەبێت خۆی عادەتەن ئەوانەی کە داهاتەکانیان جێگیرە کەمتر تووشی ئەوە دەبن تەنها ئەو خێزانانەی کە زۆر پابندی خەرجی ڕۆژانە نابن ئەوە 1-2 زۆر هۆکارەکانی لاساییکردنەوە و دووربینیان تێدانە مادام دووربینی تێدانەبی دوجار ئەو خێزانە لەوانەیە تووشی حاڵەتێکی ئاوا بێ دوجار یا پەنابەرێ بۆ پاشەکەوتی یا شتێک لە ماڵەکەی دەفرۆشێەوە تاوەکو خەرجەکانی کە لە ڕابردوو زیاتر لە داهاتەکەی پێی تەختیە بکاتن و ڕاستە دکتۆر زۆر سپاس بێگومان هۆکارێکی دیکەش ئەو هەموو قیست و قەرزەیە کە لە پێشتر هەی بوو ئێستا وای لێ کردووە کە بمێنێتەوە دکتۆر زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ گفتوگۆمان کرد لەسەر ئەم پرسە بە هیوای کاتێکی خۆش دووبارە بەخێر زۆر سپاس بەڵێ ئێستاش بە کەمێک لە ئابووری و یاخود خەرجیەکانمان دوور بکەینەوە بزانین کەش و هەوا ڕەوشەکەی چۆنە لە هەموو شارەکانی کوردستان.
دوێنێ شەوی یەڵدامان بەڕێ کرد بێگومان زۆر بەمان بە کاتێکی خۆش یاخود بە کۆبوونەوەی خێزانەکان و هاوڕێیان بوو کە ئەو شەومان بەڕێ کرد بە تایبەت کوردانی ڕۆژهەڵات ئەوانش کە لێرن بە ڕێوڕسمی جیاواز و تایبەت شەوەکە بەڕێیەکەن بۆیە داواکرێت کە ڕێوڕسمی شەوی یەڵدا لە لیستی کولتورە جیهانیەکاندا تۆمار بکرێت. علی ئەزغەر مونسان کە وەزیری میرات و فەرهەنگ و گەشتیاری و پیشەی دەستی ئێرانە ڕایگەاندووە ناتوانن مێژووی شەوی یەڵدا دیاری بکەن و پەیوەندی بە فەرهەنگ و کللتوری سنووری جوگرافیای ناوچەکەەوە هەیە. ئاماژی بۆش کردووە کە داوایان کردووە ڕێوڕسمی شەوی یەڵدا لەلایەن یونسکۆ لە لیستی ڕێوڕسمە کللتوری و کەلەپوریەکانی جیهان تۆمار بکرێت. چەند سەدەیەکە بەر لە ئێستا یاخود بڵێن چەند سەدەیەک لە ڕابردوودا مۆریسکۆسەکانی ئیسپانیا لە وڵاتەکان هەڵاتن و ڕویان لە مەغریب کرد تا ئێستش کاریگەری کللتوریان لە خواردن، میوزیک و تەلەرسازی لە شارەکانی مەغریبدا ماوە. هەر کاتێنە کەسانێک کە شوێنیان لێ ئەگۆڕە یاخود ئەبرێنە ئەوێ کۆمەڵک کللتوری جیاواز یاخود کاری جیاواز لەگەڵ خۆیانە بن کە ئاینەکەیان یاخود بڵین ئاینی مۆریسکۆسەکان یاخود ئیسلامیە و داوای نەمانی دەسەڵاتدارێکی عەرەبە موسڵمانەکان لە ئیسپانیا کە ناویان نابوو ئەندەلوس ئەوە ڕویان لە مەغریب کرد بە زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە لەم بەرهەمەدا ببینین. وەکو بینیمان شێوازی تەلارسازی یاخود هێشتا بەو شوێنانە ماوە کە ئەو خەڵکەی ئیسپانیا هێشتا لە مەغرب هێشتویانەتەوە و پێوەی دیارە مۆرکێکی ئیسپانی لە شارێکی جیاوازدا دەرئەکەوێت. ئێستا با بەهای دراوە بیانیەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینیم زین تا ئێستا بەهای دۆلار بەجێگیری ماوەتەوە کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 137,500 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 171,000 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی بەرامبەر بە 188,000 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی بەرامبەر بە 18,250 دیناری عێراقیە. ئەویش بینین ڕۆژ بە ڕۆژ لیرەی تورکی بەرزە بێتەوە و هەروەها 100,000 تومەنی ئێرانیش بۆتە 5,700 دینار لە 4,000 زیاتر بەرز بۆتەوە.
جگە لەمانە مسقاڵی زێر یەک مسقال زێر عیار 24 410,000 دیناری عراقیە و مسقالێک زێری عیار 21 360,000 دیناری عراقیە و مسقالێک زێری عیار 18 307,000 دیناری عراقیە. ئەو بابەتەی پێشتر بەهۆی هەڵەیەکی تەکنیکیەوە کە نەمانتوانی زانیاری زیاتری لەسەر ببینین یاخود گوێمان لە دەنگەکەی بێ ئێستا ئامادەیە و بەیەکەوە بینەریە بین. ئەم شێوازەی خانووەکان لە مەغریب کللتوری مۆریسکۆسەکانە لە بواری تەلارسازی. مۆریسکۆسەکان ئەوانن کە چەند سەدەیەک بەر لە ئێستا لە ئیسپانیاوە هەڵاتون و لە مەغریب گیرساونەتەوە. ئەوان مسلمان بوون. دوای نەمانی دەسەڵاتدارێتی عەرەبە موسڵمانەکان لەلایەن فەرمانڕەواکانی دواتر کە کریستیان بوون لە ئیسپانیاوە دەرنران. زۆربیان هاتنە مەغریب و لە تەتوان، سەلا، فاس و ڕەبات نیشتەجێ بوون. بە ئاشتیانە لەگەڵ مەغریبەکان ژیان و پارێزگاریان لە شێوەی ژیانی ئیسلامیانی خۆیان کرد. ئەوەی نیگەرانی کردوم حکوومەتی ئیسپانیا داوای لێبرنی لە جۆکانی سەفاردیم کرد، بەڵام لە مسلمانانی مۆریسکۆسی نەکرد. محەممەد سەمار کە مێژونووسێکی دیاری مەغریبیە و لەنەوەی مۆریسکۆسەکانە دەڵێت سەرڕایەوەی کە ئێمە بەشێکی زۆر لەو کە لە پورەمان لەدەستداوە، بەڵام هێشتا دەتوانینەوەی ماوە ڕزگاری بکەین. مۆریسکۆسەکان لە ماڵ و گەڕەکی ڕەسەنی خۆیان نەماونەوە و حەزیان دەکرد لە ڤێلا و شوقە بژین. بەهۆی ئەمەوە بە درێژایی چەندین ساڵی ڕابردوو کللتورەکەیان بەرەو نەمان چوو، بەڵام ئێستاش لە توانەدا هەیە پارێزگاری لەو کللتورە بکرێت کە ماوە. هەرچەندە 400 ساڵ زیاترە مۆریسکۆسەکان هاتوونەتە مەغریب، بەڵام شانازی بە بنەچەی خۆیانەوە دەکەن. کللتورەکەشیان کاریگەری زۆری لەسەر کۆمەڵگەی مەغریبیدا بەجێهێشتووە. ناوچەی بەفراوی سانتا کلاوسی فینلاند ساڵانە بە بۆنەی کریسمسەوە پێشوازی لە هەزاران گەشتیاری بیانی ئەکات، چونکە کەش و هەواکەی گونجاوە لەگەڵ سەری ساڵ و بۆنەکانی کریسمس. بەڵام ئەم ساڵ بەهۆی پەتای کۆرۆناوە زیانێکی زۆری پێگەیشتەوە هەر ناوچەیەکی دیکە و هاوشێوی ساڵانی ڕابردوو ناتوانێت پێشوازی لە گەشتیارێکی زۆری کریسمس بکات. ئێرە ناوچەی سانتا کلاوسا لە باکووری فینلەندە هەموو ساڵێک بە بۆنەی کریسمسەوە گەشتیارێکی بیانی زۆر ڕووی تێدەکەن، بەڵام ئەم ساڵ بەهۆی کۆرۆناوە وەکو ساڵانی ڕابردوو پێشوازی لە گەشتیاران ناکات. بەمەش هۆتێل، ڕێستورانت و شوێنە گەشتیاریەکانی سانتا کلاوس هیچ گەشتیارێک لە خۆ ناگرێت. بەهۆی کۆرۆنا زیانێکی زۆرمان بەرکەوتووە، بەڵام هەموو هەوڵەکانی خۆمان دەخینەگەر بۆ ئەوی بتوانین ئەم ساڵ مایە پووج نەبین و ساڵی داهاتوش دووبارە دەست بەکار بکەینەوە، هەروەها قەرەبووی زیانەکانی ئەم ساڵشمان بکەینەوە. بەهۆی پەتای کۆرۆنا ناوچەی گەشتیاری سانتا کلاوسی فینلەندە لە ڕووی ئابووریەوە زیانێکی زۆری بەرکەوتووە، بە جۆرێکە 5,000 هەلی کار لە ناوچەوە 700 ملیۆن یۆرۆ جاهاتی کەرتی گەشتیاری ئەو ناوچەیە کەمی کردووە. دوێ ڕەوشە خراپدە نەها gelek kompaniyên kerta geştiyarî ziyaneka mezin gihayەوە ku divê dema borî de me nûçeya maye pûçbûna gelek kesan ji me bihîstiye. Eger rewş wisa berdewam bê bêguman kompaniyên din jî dê maye pûç bin. سانتا کلاوس ناوچێکی گەشتیاری ناودارە دەکەوێتە باکووری فینلەندە، ناوچێکی بەفراوی و کەش و هەوایەکی یەکجار ساردی هەیە، هەر بۆیش خاوەنی چەندین شوێنی گەشتیاری گەورەیە. جگە لەمەش شوێنی یاریەکانی سەربەفرە، ئەمەش هێندێ دیکە ئەم ناوچەیە بۆ گەشتیاران سەرنجڕاکێشتر کردووە. دێنا فەرێقی کوردستان 24. هەر کاتێکە باسی کریسمسەکەین یاخود سەری ساڵ یەکسەر خەسڵەتێکی سەرما و بەفر و ناوچە ساردەکان ئەگرێتە خۆ بیرمانەکەتەوە، بۆیە زۆربەی هاوڵاتیانی وڵاتە گەرمەکان بە تایبەت ئەمریکا ڕووەکەنە ئەو شوێنانە. ئەوەش ئەم ساڵ گۆڕانکاری بەسەراهات، چەندین ساڵ ئاوایی بۆ، بەڵام ئەم ساڵ کۆرۆنا ئەویشی تێکدا یاخودە و بارودۆخە نالەبارەی کە هەموو گیانی گرتوتەوە.
و چەند ڕۆژێکی کەمیشی ماوە لەگەڵەوەی کە ئەو بۆنانە نزیک بووە و بۆ پێشوازیکردنیش لە ساڵی نوێ لە مۆسکۆ ئامادەکاریەکرێت بێگومان مۆسکۆش هەر ناوچەیەکی ساردە بۆ بەڕێوەچوونی ئاهەنگ و ڕێوڕسمەکانیش حکوومەتی رووسیا بڕیاری داوە کە ڕێگە بدرێت بە هاوڵاتیان بۆەوەی بە بۆنەی سەری ساڵ و کرسمسەوە ئاهەنگ ساز بکەن تۆزێک لەو بارودۆخە ناخۆش و ناهەمواری کە هەبووە بێنە دەرەوە بۆیە بازارەکان داری کرسمس ئەو بازارانی کە داری کرسمسی لێ فرۆشێ زۆر قەرەباڵغ بوون و خەڵکی وڵاتەکەش پێشوازی لە بڕیارەکەی حکوومەتەکەن کە بە شێوەیەکی جۆراوە جۆر ئامادەکاریەکەن داری کرسمسەکردن ئەو پێداویستیانی تایبەتە بە سەری ساڵ ئەهێنە ماڵەکانیان و ئاهەنگ ئەگێڕن با ئێمەش ببینین بزانین چۆن ئامادەکاریەکەن. بازارەکانی کڕین و فرۆشتنی داری کرسمس لە مۆسکۆی پایتەختی رووسیا گەرم و گوڕن هەرچەندە بۆ ڕێگری لە تەشەنەکردنی کۆرۆنا ڕێکاری تایبەت گیراونەتە بەر بەڵام لە رووسیا ئامادەکاری بۆ ئاهەنگەکانی سەری ساڵ دەکرێت بەهۆی کۆرۆنا فرۆشیاران داوا لە کڕیاران دەکەن لە کاتی بازارکردنیاندا دەمامک ببەستن. ئەمساڵ داری زیاتر دەفرۆشرێت کڕیاران لە دڵخۆشێکی زۆردان بۆ ئەوەی پشوێکی خۆش بەسەر ئەم پەتای ئەمساڵ هەموو شتێکی شێوان بەڵام بڕیارەکانی چەند ڕۆژی ڕابردوو خەڵکی دڵخۆش کرد و ێستا هاوڵاتیان بیر لەوە دەکەنەوە بە بۆنەی سەری ساڵ و کریسمس ئاهەنگ بجێڕن و کاتێکی خۆش بەسەر بن. لە مۆسکۆی پایتەختی رووسیا چەندین جۆرداری کرسمسی بەرهەمهێنراوی ناوخۆی ئەو وڵاتە هەن هەروەها داری دانیمارکی و نەرویجیش دەفرۆشتن. رووسەکان بە شێوەیەکی نەریتی و کللتوریەوە داردەرازێنەوە و دیاری پێشکەشی یەکتر دەکەن بۆ پیرۆزکردنی ساڵی نوێ کە بە گەورەترین پشووی ساڵدا دەنرێت. بەپێی ساڵنامەی کریستیانە رووسەکانی ئەرتۆدۆکسی ئاهەنگی کرسمس چەند ڕۆژێک دوای دەستپێکردنی ساڵی نوێ لە سەرەتاکانی مانگی کانونی دووەم دەست پێ دەکات. ئەم کارە کللتوریانە یاخود کە پەیوەندی بە زۆربەی وڵاتانەوە هەیە و ئامادەکاریەکەن لە بیری نەکەین لە هەندێک وڵات هێشتا قەدەغێ بەڵام دوێنێ لە هەواڵەکان باسیەوەم کرد کە لە سعودیش ڕێگە پێدرا بۆ ئەم ساڵ داری کرسمس ئامادە بکرێ یاخود هاوڵاتیان سەرپشک بوون لەوەی کە بیکردن و لە ماڵەکانیان داینن چونکە لە ماوەی ڕابردوودا بۆیان نەبوو ئەو یادە بکەنەوە ئەو دارەدانن. باسی کرسمسمان کرد باسی ئەوواگر ئەو هەموو ڕێکار و یاخود ئەو ئامادەکاریانە ئاکەین کە بۆ سەری ساڵ چۆنە بێت و خەڵکیش بێگومان پێشوازی زۆری لەکات چونکە دۆخێکی خراپی بەڕێ کرد. ئێستا باسی سوودەکانی چاتان بۆ ئەوکەم کە کەممان هەیە بەیانیان بە کوپێک 4 ڕۆژەکەمان دەست پێ نەکەین و پسپۆڕان و شارەزانیش ئاماژە بەواکەن کۆخواردنەوەی چال لە هەموو کاتەکاندا بە ڕێژێکی دیاریکرا و سوودی هەیە. ئێستا هەموو کەزوانی بە تایبەت حەزیان لە چایەک سەر بستەبت یاخود پێیان وایە کە تەواوە لە هەر کاتێکا بوو بیخۆی بەڵام خواردنەوەی چا لە وەرزی سەرما و زستان بەراورد بە کاتەکانی دیکە سوودەکانی زیاترە. بابێکەوە چەند سوودێکی چا بزانین لەوانە خواردنەوەی چا مێشک چالاک دەکات. جگەلەوە خواردنەوەی چا لە وەرزی زستان کردداری سووتاندنی چەوری خێرا دەکات و دژی توشبوون بە ئەنفلۆنزا و پەتاوەرزیەکان دەوەستێتەوە. جا نەک هەر ئەو 4 ڕەشەی کە خۆمانەی خۆین ئەگەر چا لە گوڵ و گیا یاخود میوەکان کە ئامادە کراوە بیخۆین ئەوە بێگومان زۆر تەندروستێکی باشمان پێبەخشێ. جگەلەوە چا لە وەرزی زستان بەرگری لەش بەهێز دەکات و هەروها ڕوبەڕووی نەخۆشیەکانی قوڕک دەبێتەوە و کێشەکانی کۆئەندامی هەرس و نەخۆشیەکانی گەدەش چارەسەر دەکات. چایەک کە تەندروست بێت چایەکی زۆر خەستە پڕ لە شەکرنا ئەم چایانە بێگومان تووشی زیانی زیاتر تەکانەک لەوەی کە بەرگری لەش زیاد بکات و هەروەها پێز لە تیشکی سەروی بنەوشەوی دەپارێزێت و سوودێکی دیکەی ئەوەیە کە خواردنەوەی چا لە وەرزی زستان گەرمی لەرش ئەو گەرمی کە لە جەستەماندا هەیە بەرزیەکاتەوە و لە سەرماش دەمان پارێزێت. کتابێکی قۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی لە زانکۆی هەڵەبجا دەتوانێت بە 5 زمان بەباشی قسە بکات و بنووسێت. ئەمە تاکەشتە کە حەقا ئیرەی پێبەرین کە حەقا هەموو کات کە بڕکەی لەسەر بکەین. ئەم قوتابیە ڕۆژانە لە ڕێگەی ئۆنلاینەوە دەیان ئارەزومەندی فێربوونی زمانەکانی بیانی هەیە و فێریانەکات
واتە ئەو زانیاری هەیەی تەنها بۆ خۆی نەیهێشتوتەوە. مەودود جەبار ئەو قوتابیەیە کە هەوڵی داوە زانیاریەکانی لەگەڵ دەوروبەرەکەشی بەش بکات هەر لە منداڵیشەوە ئارەزوی فێربوونی زمانی بیانی هەبووە و ئێستاش توانیوێتی بە خەونەکەی بگات با ببینین. چەندین کتێبی لە زمانی عەرەبیەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. ئێستاش بەنیازە لە زمانی ئینگلیزیەوە وەرگێڕان بکات. مەودود خولیای فێربوونی زمان و وەرگێڕانە. وەک دەبینرێت بەرەو پێشچوونێکی زۆریشی لە هەردوو بوارەکە بەدەستهێناوە. تا ئێستا 11 کتێبم وەرگێڕاون لەسەر زمانی کوردی، سەرجەمی کتێبەکان لە زمانی عەرەبیەوە وەرمگێڕاون بۆ زمانی کوردی. هەرچەنە خەریکی یەک کتێبی تریشم لە ئینگلیزیەوە، بەڵام ئەوانیان کە چاپ بوون ئێستا 11 کتێبن. پێکهێن لە بابەتی کۆمەڵناسی و دەروونناسی پێکەوە بە تێکەڵی لەگەڵ بابەتی ئاینی. خولیایەکی زۆری بۆ فێربوونی زمان هەیە و لە منداڵیەوە بە باشی فێری زمانی عەرەبی بووە. تۆغۆری لە پاشانیش هەریەک لە زمانەکانی فارسی و تورکی و ئیسپانی و ئینگلیزی فێر بووە. تۆکۆریچی پینی خۆی گوایە ئەڵێن بۆ فێربوونی هەر زمانی پێویست و بە 10,000 سعاتە. 10,000 سعات حسابیکەی تقریبا نەکاتە 8 مانگ. 8 مانگ تا 10 مانگ. ئەنی بەعازێکیش بخەوی و بەعازێکیش. ئێستا بۆ نمونە ئەو کاتانی کە من خۆم فێری زمانی ئیسپانیە کرد، ڕاستی لەویا 6 دانە سعات دانیشتم، سڕە بووم هەڵسامە ڕۆشتمە سەر کورسێک لەولاوە 2 سعاتی تر سعاتێکی تر ئاهاتمە شوێنێکی تر سڕە بووم اینجا هەڵەسامە ئەوە نەسعیم تیا کرد. دوای 3 مانگ سێرم کرد زۆر فەرقم کردووە. ڕۆژێکیان هاوڕێیەکم پیا کرد لە ئینتەرنێتا کە تەلەفۆنم بۆ کرد سێرەکەم زۆر باشم، یعنی هەرگیز ئەو بڕوای نەکرێ و چۆن بە 3-4 مانگ وەولێ یوتم ڕۆژی 6 سعات سایە. بێجگە زمانی کوردی کە لە ناو زاراوەکانی زمانی کوردیە سۆرانی و هەورامی فێر بووم، 5 زمانی دیکەش فێر بووم کە بە باشی توانم قسەیان پێ بکەم و پێیان بنووسم و لێشیان تێبگەم. ئەوانیش زمانی ئینگلیزی و ئیسپانی و عەرەبی و تورکی و فارسی. مۆی بیان کۆمۆ ئێستا تو پادرێ زۆر باشە. کاگارین بڵێ ئەو پیاوە ڕاکە، بڵێ ئەو ژنە ڕاکە. ئێستا سەرقاڵی فێرکردنی فێرخوازەکانی زمانە بە شێوەی ئۆنلاین. فێرخوازێکی زۆری هەیە کە دەیانەوێ فێری زمانە جیاوازەکان ببن. ئیگوون لەر سیبل زۆرینەی خوێندکارەکانم خواستیان لەسەر فێربوونی زمانی عەرەبی هەیە بە دەرەجەی 2 زمانی تورکی و پاشان زمانی فارسی و پاشان زمانی ئیسپانی. لە ئێستاە کۆمەڵێک تەلەبەی تایبەتیشم هەن ئینگلیزیان پێڵم، هەرچەنە تا ئێستا کۆرسی زمانی ئینگلیزیمان ڕانەگەیانەوە، بەڵام هەنێک لە هاوڕێکان زانیویانەکە کۆرسی ئینگلیزی شەڵێنەوە دێن و کۆرسە خوێنن. کاتی کۆرسەکان دیاری نەکراوە. بۆ نمونە تەلەبەی وام هەیە بەیانیان سعات 7 خوێنێ، 7 بەیانی. تەلەبەی وا هەیە لە ماوەسا من 9 بۆ مەکرێ، کاتەکانمان دیاری کردووە. ئەوە نییە بڵێ من لە سعات ئەوەنەوە بۆ ئەوەنە دانیشم دەرز بڵێمەوە. تەلەبی وام هەیە لە من 2 ڕۆ بۆ مەکرێت، تەلەبی وایە لە من 6 ئێوارە بۆ مەکرێت، هەیە لە من 10 شەو بۆ مەکرێت. ئابە شێوەیە پێرشەمبە گوێن و موزیک وارمە. مەودود جگە لە زمانی دایک هەریەک لە زمانەکانی فارسی و عەرەبی و ئینگلیزی و تورکی و ئیسپانی بە باشی دەزانێت و ڕۆژانە چەندین فێرخوازی هەیە کە فێری زمانیان دەکات. ماتێماتیک چەند کەسێکیشی لە دەرەوە فێری زمانی کوردی کردووە. جگە لەوانەش خاوەنی چەندین کتێبە لە زمانی عەرەبیەوە وەریگەڕاوەتە سەر زمانی کوردی و لە ئێستادا خوێندکاری قۆناغی 3 زمانی ئینگلیزیە لە زانکۆی هەڵەبجە. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. بێگومان ئەو کەسانە نمونەیەکن بۆ هەوڵدان و بۆ ئەوەی کە هەمیشە بزانین کە ئامانجەکانمان نزیکە و بەردەوام بن بە هیوای سەرکەوتن بۆ ئەو قوتابیە و بۆ هەموو ئەوانەش کە ئامانجێکیان هەیە و هەوڵی بۆ دەدەن. وردە کەشوهەواکە بەرەو ڕوونبوونەوە ڕۆژەکەمان دەستی پێکرد، کار و چالاکیەکەمان لەبیر نەکەین، دەست پێ بکەین بە وزەیەکی زۆرەوە. منیش کۆتایم با بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژ باش هێنا تا سبەی ماڵەوە.